خۆشەویستمان صلى الله عليه وسلم لە حەدیث صحیح تەرغیب هاتووە بە ژمارە 638 دەفەرمێ من قرأ 10 آيات في ليلة كتب له قراطان من الأجر والقنطار خير من الدنيا وما فيها. خوای گەورە دەیوێتمان خاتە بەهەشتەوە، خوای گەورە دەیەوێت ئەجر و پاداشتی گەورەمان بداتەوە، بەڵام ئێمە ڕائەکەین لێی. ئەفەرمێ هەر کەسێک لە شەوێکە 10 ئاەت بخوێنە، 10 ئاەت، یعنی ناتوانین 10 ئاەت بخوێنین لە شەو ڕۆژەکە؟ یەکگومان دەتوانین، دەمانە دەتوانین زۆر زیاتریش بخوێنین. هەر کەسێک لە شەوێکە 10 ئاەت بخوێنێ لە قورئانی پیرۆز، خوای گەورە 2 قیرات خێر و چاکەی بۆ نووسێ. قیرات چییە؟ ئەفەرمێ قیرات لە هەموو دنیا و ئەوەشی کە لە ناویدایە خێرترە، واتە هەموو دنیا ببەخشی، ئەوەشی کە لە ناویدایە ببەخشی، بەقەت ئەوە خێرێ کە 10 ئاەت بخوێنی لە قورئانی پیرۆز. خير من الدنيا وما فيها. جابوی انشاءالله شەوان بەلایانی کەمەوە 10 ئاەتێ بخوێن لە قورئانی پیرۆز. ئەوەشی نازانێ قل الله احد بخوێنێ انشاءالله، 2 جار 3 جار بخوێنە و 10 جار بخوێنە، بەڵکو انشاءالله خوای گەورە ئەجرەکە زۆر زیاتر بۆ بنووسێت. فەلەق و ناس دەزانی بخوێنە، فاتحە دەزانی بۆ خۆت بخوێنە، نەک بۆ مردوو، بۆ خۆت. هەر بۆ خۆت بخوێنە خێرە، بەڵام بۆ مردوو خێر نییە. فاتحە بۆ مردوو ناڕوە. ئێمەش حەزمانەکە بڕۆشتای هەموو ڕۆژێ 50 فاتحەمان بۆ کە سوکارمان بناردایە، بەس بخۆ بەدەست ئێمە نییە، بەدەست ئێمە نییە. ئێمە ئەڵێن دوعای خێریان بۆ بکەن بۆ مردوەکان، بەڵکو خوای گەورە ئەجر و پاداشتی گەورەیان بداتەوە. جا ئەگە پێت خۆشە بەقەت دنیا و هەموو دنیاش کە چی لە ناودایە ئەجر و پاداشت دەستکەوێ، بەلایانی کەم و شەوانە 10 ئاەت لە قورئانی پیرۆز بخوێنە، 10 ئاەت بخوێنە، ئەنجا بخەوە. ئەگەر 10 ئاەت نەخوێنی توخوا چی خێرە لە ئێمەدا هەیە؟